هەر لە بەغدا دەمێنمەوە لەسەر کۆیان بابەتانە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز شێروان سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەم. پرسەکە بەکوێ گەیشت؟ ئەم مەرجە نوێیانە چییە بەردەوام دەخرێتە بەردەم هەرێمی کوردستان لەسەر پرسی موچە؟ بەڵێ زۆر سوپاس. ئەو زانیاریمان کە هەیە ئەوڕۆکە لە بەغدا دنیا کاتی دوای نیوڕانێ کە بەڕێز تەیب سابی کە لە هۆلی پەرلەمان میوانداری لەژێ دارایی بوو، تیمی حکومەت هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی ئەو وردبینیەکان یان ئەو لیستەکانی مانگی 5 و مانگی 6 و موازنەی مراجعی هەرێمی کوردستان تەواویان کرد. وەکو زانیاریمان هەیە بریار ئەو بوو کە تەیب سامی دوای کە ئەو تیمە ئیشی خۆی تەواو کرد لەگەڵ تیمی وەزارەتی دارایی، پەیوەندیان بە تەیب سامی کردووە کە لەناو هۆلی پەرلەمان بی کە تیمی حکومەت هەرێمی کوردستان ئەو وردبینیەکان یان ئەو کێشەکان ئەگەر هەبیت بینی تیمی هەرێمی بەغدا هەموو چارەسەرکرایە، هیچ تیبینیان لەسەری نییە و لیستی مانگی 5 و مانگی 6 و دەگەڵ موازنەی مراجعی مانگی 5 و 6 هەموو تەواومان کردیە. دیار بریاریدایە کۆتایی بە ئەو بابەتە بینت و بەس تەیب سامی بگەڕێتەوە و بریاری تەمویلی موچەی مانگی 5 بدات، ئەوەی کە ڕێکەوتنی کرایە لەسەر بینی حکومەتی بەغدا حکومەت هەرێمی کوردستان، وا دیارە بەداخەوە دووبارە پەشیمان بیتنەوە و یعنی دیارە ئەمرێک لە بۆ تەیب سامی هاتیە کە ئەو تەمویلکردنە یان ئەو کێ ئەمری پێ کردووە بەڕێز دووبەردانی؟ ئەم ئەمرە لەکوێ لەپڕ بۆ تەیب سامی هات بۆ پەشیمان بۆوەلەوە هۆکارەکە چی بوو؟ والله نزانین سەرۆک وەزیرانە لە دەرەوەی عێراقا لە ئەنجومەنە لە سەرکردەی چوارچێ هەماهنگگیە المیم ئەوەی لەسەر حکومەتی هەرێمەوانەی کە ئەو تیمەکەی هاتون دوێکە گەڕانەوەش، یعنی بەو زانیاری کە هەیدمەکە پێیان گوتیە تەیب سامی تیمەکە بگەڕێتەوە یان ببنێتەوە یان چیترتان لەگەڵ حکومەتی هەرێم هەیە یان وردبینیک هەیە یان وتمنا تەواو ئیش خۆیان تەواو کردیە با بگەڕێنەوە. ئەمن ئەوان دیکە کە بریاری لە بۆ بەنگی ناوەندی هەرێمی کوردستان کە تەمویلکردنی مانگی 5 مانگی ئەیاد لە بۆ فەرمانبەرانی حکومەت هەرێمی کوردستان بەس دیارە بەداخەوە پەشیمان بیەوە و ئەو سێ لیژنەیە کە پێک هاتووە یعنی ئەو سێ لیژنەکە یعنی لە بۆ ئایندەیە هیچ ڕەبتی باوە نییە کە تەیب سامی ئیمزای موچە بکات یان نەکات دەنێرید، یعنی ئەو سێ لیجانە بەردەوانە و بەیانیش چ کۆبوونەوەی فەرمی نییە ئەوەی وا لە هەندێک لە ڕاگەیاندن کە کۆبوونەوە هەیە بینی بەغدا و بینی هەولێرەوە چ ئەساسی بووی نییە. ئەو لیجانە پێک هاتووە ئەشی خۆی دەکات لە تەصنیفی دەهاتەکانی نانەوتی کە پێدرێن اتحادی و محەلی، ئەوە ئیش خۆی دەکات تەوتنی ڕەواتب ڕێکەوتنە سەر دوای 3 مانگ کە بتە 100% هین هژماری من تەواو بیت. بابەتی تەجاوزی هەرێمی کوردستان لەسەر پشکەکەی خۆی کە لە بودجێ 3 ساڵە هاتیە، ئەوە بە شەو ڕۆژ ناکرێت. ئەوە ڕێکەوتنە سەرکرانی ئەو سێ لیژنەیە لەگەڵ حکومەت هەرێمی کوردستان بە گفتوگۆ دوای کاتەکانی کە دیار کرایە یەک لەوانەیە تەجاوزی حکومەتی هەرێم لەسەر پشکی دوای 15 ڕۆژە شەو 3 ڕۆژەوە واژوو کرایە لەسەر ڕێکەوتنە کرایە. بە حکومەتی هەرێم پابەندە بە ئەمانەتەوە بە هەموو ئەو ڕێکەوتنێک کە کرایە کە ڕۆژی سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران یان وەزیری دارایی دەبایە ئەو یەکشەمە عەفوەن ڕۆژی پێنجشەم ئەو یەکشەمە هاتنی تیمی حکومەت هەرێمی کوردستان تەواو ئەو لیستەکانی پێویستی هەبی لە وەزارەتی دارایی دوای نیوەڕانی تەواویان کردگە دەبایە ئەو ڕۆکە تەیب سامی ئیمزای تەمویلکردنی وەزارەتی دارایی حکومەتی هەرێم کرداوە تەمویلی موچە خۆرانی کردایە. باشە بەڕێز دووبەردانی، بەڵام یەکێک لەو لیژنانە کە لە هەرێم گەڕاوەتەوە بڕیارە سبەی راپۆرتێک بداتە سوودانی لەبارەی ئەو هێرشانەی کە کراوەتە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان. ئایا دەتوانێت ئەو بڕەنەوتەی کە بەغدا داوای دەکات ڕادەست بکات یان نا؟ ئایا ئەمە کاریگەری لەسەر بڕیارەکانی بەغدا بۆ ناردنی موچە و مەرجانەی کە داناوە نابێت؟ نەخێرەوە ڕەبتی پێی نییە. ئەوە مەسەلەی ئەو زەرەری کە گەشتیە هەناردەی نەوتە. حکومەتی هەرێمی کوردستان
ئەو ڕێکەوتنی پێشی ئەو پێشەمەکە کرا لە یەکی هەفتەوە ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێم بریاری داوە حکومەتی هەرێم ئامادەیە لە ڕۆژی یەکی هەفت ناردەی نەوت بکات. بەغدا پامەند نییە، بەغدا وا دیارە ئەو ڕێکەوتنی کە کرا سەعاتێ کۆبنەوە بوو بینی هەرێم و بەغدا هێرشە درونەکان سەر بیرەکانەوە دەکرا. یعنی دیارە پلانێکی حکومەتەیە، بازگەی سەدی مووسڵیان دانەیە، بازگەی دیالیان دانەیە لەسەر بابەتی بازرگانیەکانی هەرێمی کوردستان، جۆتیارانی هەرێمی کوردستان، ئەوڕۆ بریاری تورکیە دیار پلانێک لەسەر ئابووریە و لەسەر هەرێمی کوردستان لەسەر قەواری هەرێمی کوردستانە، بەس دەگرێتەوە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بشتە پلانێک دیکە بەتەما یعنی بەغدا وا دیار ڕۆژانە بیانوێک حنجەتێک تازە دینتەوە کە حکومەتی هەرێمی کوردستان باری قرس بکات و نتوانێت ئەوانەی کە بەغدا داوا دەکەن، یان ئەوڕەکە بەغدا بە تاکید هەرێمی کوردستان ئەوڕۆ ناتوانێت پابەنی بە 230,000 بەرمیل ڕۆژانە چاوەڕێ دەبێت ڕابرد و بەیانی. بەڕێز دووبەردانی کێ لە پشتم هۆکارانەیە، کێ لە پشتم ڕوودا و پیلانانەیە کە دژ بە حکوومەتی هەرێم بەردەوام لە ئارادان؟ ئەمە ناتوانین لە ناو ڕاگەاندین بنێن فلان و فلانە، بەس ئەکید حکومەت و سەرکردەی پارتیمان و سەرکردەی کوردستان زانین ئەو پلانێکە لە بەغدا هەیە یان یەک لە وڵاتەکان دەستی دەگەلیان نەیە، احتیمال هەندێک لایانی سیاسی کوردستانیش کە دەگەلیان نەبێت. ئەوڕۆ کە بەداخەوە ئەمە هاتینە کە بەشدار بین لەو هێرشانەی کە گفتوگۆ بکرێت و کە وەزیری ناوخۆ وەزیری بەرگری کە چەندین فەرماندەی عێراق بێت و بزانین کە ئەو هێرشانەی کە لەسەر کوردستان دەکرێت و کە هاتمانە پەرلەمان زایمان برایانی یەکەتی ئەساسن بایکۆتیان کردی ئەمە ئاگادار نیمانە لایانی سیاسی کە نهاتوون دوای، یعنی ئەو ناکۆکیە ئەو بینی کورد بە تایبەت بێت لە یانی سیاسی، یعنی حقیقت یعنی زۆر خراپە بۆمان، یان لەسەر هەلوێستی کورد پێکەوە لەسەر ئەوەی لە بەغداد بەرامبەری کورد و لە بەرامبەری موچەخۆران دەکرێت دەبیت هەلوێستی کە لەسەر ئەو هێرشی لەسەر کورد دەکرێت لەسەر کوردستان. باشە کەواتە بەشداری نەکردنتان لە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق بەهۆی ناکۆکی نێوان کورد بوو یا بەهۆی ئەوە بوو کە هەماهەنگیتان کردبوو کە بەیەکەوە بەشداری لە کۆبوونەوەکە نەکەنمە چۆن بوو؟ ئەمە نزانین، ئەمە کە هاتین دوای برادریا بایکۆت برانی یەکەتی هەر لەوێ نەبوون، هەردیا بریار خۆیان پێشۆ خوددایە، ئەمە بریارمان پارتی نزابووم هاتیم کە بەشدار بین. ئەوە داواکاری پارتی بوو کە ئەوڕۆکە گفتوگۆ بکرێت و بزانین ئەو میلیشیاتانی کە هێرش دەکرێت سەر هەرێمی کوردستان. ئەمە نزانین دوای ئەو هەماهەنگیە یان چ پلان هەبیە لە ناوهۆلی پەرلەمان کە ڕۆژی پێشتر لیانی سیاسی شیعە بە تایبەت کە واژویان کۆ کردەوە کە هەندێک پلانیان دانابوو لە بۆ بابەتی پرۆژه یاسای حەجدا دەنگدانە. ئەمە ڕاستی نزانین، هیچ بەمانیان نەگوتێکە بایکۆت، بەس ئەوەی کە دەبینین کە هاتین یەک ئەندام پەرلەمان یەکەتی نیشتیمانی لەوێ نەبیت کە بیارخوان پێشیدایە ئاگامالای نییە، ئەمە پارتی کە ئامادەبووینی نەوێنەوەی لەوێ نەبوو، سێ ئەندام پەرلەمان یەک لە یەک گرتو یەک لە کۆماڵ یەک لە برایان، یعنی ئەو پلانە ماگامان لێی نییە، یعنی هەماهەنگی نییە، لە ئەماهەنگی هەبایە دەبای ئەمە ئاگادار بکەن و کەم هەرنێنە بەغدا برادران یەکەتی هەر ناتینە بەغدا، ئەمە پارتی کە هاتینە کاوڕەکە بێن کاو هەماهەنگیە بێنی فراکسیۆنی کوردستانی کە یەک هەلوێز بێت و یەک بریار بکەمە ئەمە بەهێز بین. ئەگە پلانی هێنا هۆلی پەرلەمان باماندا پەرلەمان ئاگادار بین کە ئەو پلانی هەیە لە بەرامبەری، یعنی معنای وایە لە عێراق متمانە بە کەس نەماوە، نەتەوافق ماوە، نەشەراکەما، نەتەوازن ما، یعنی ئەوە بەغدا گەشتیانە قۆناغی کەمە بشتە ناو هۆلی پەرلەمان نەتوانی متمانە بە برایانی شیعە یا سونە بینین یا پلانیان هەبیت، ئەوە کارە سادە، یعنی دەبیت یعنی عملی سیاسی پرۆسەی سیاسی لە عێراق زۆر خەتەرە. باشە بەڕێز دووبەردانی خەڵکی کوردستان نزیکەی 3 مانگە موچیان وەرنەگرتووە چاوەڕی ناردنی موچە لە بەغداوە دەکەن، هەڵوێستی داهاتوو چی دەبێ ئەگەر بەغدا لەسەر ئەم سزادانی بە کۆمەڵی خەڵکی کوردستان هەر بەردەوام بێ؟ دەبێت حکومەتی هەرێمی کوردستان و سەرکردەی کورد بە تایبەت دەبێت بە زۆرترین کات کۆبنەوە هەبیت هەماهەنگێبیت بریاریان خۆیان بدەن. یعنی بەغدا وا دیارە، یعنی ئەوڕۆکە یعنی دونێکە پێنجشەممە
حکومەتی بەغدا و دەگەل حکومەتی هەرێم تەواو ڕێکەوتن کرا و بریار دریا کە ئەو ڕۆژە دونیەکە ڕۆژی یەکشەممە تیمی حکومەتی هەرێم لە بەغدا دونێ کۆتایی بە هەموو هات و هیچ بیانویان نەما ئەوڕەکە کە تێف سامی ئەوەکە جادی کە بریار هات موچەی مانگی پێش ڕەبتی بەچێ ئەو لیجانی یان مەرجەکانی یان ئەوانی هیچ ڕەبتی پێ نییە ڕێکەوتن ئەوەیە مانگی 5 هەناردە بکرێت دوای ئەوە هەناردەی نەوت و ئەوانەی ئەو سێ لیژانەکەی کە ئیشوکار خۆیان بکەنەوە دەبێت ئەو ڕۆکە تەواو کۆتای پێات ئەمە ڕۆژان ئەو ڕۆ بەیانی هەفتەی دیکە والله ئەمە شەرمەزاری موچە خۆران و هەرێمی کوردستان بینی ئەمەش نەتوان یانی چ قسە بکەین دەبێت تەواو سەرکردەی کورد حکومەت با کۆبوونەوە بکەن بریاری کۆتایی دەگەڵ بەغدا بدەن یان بە مانگانە موچە خۆران دەربکرێت لەنا ئەو ململانەیە ئەو سراعانەیە کە هەیە بینە لایانی سیاسی یا دەبێت حکومەت چارەسەر بکات دەست بکات بە داهاتی ناوخۆ بە نەوتی بە غێرنەوتی بە هەرچی گولێرەکانە دەست بە دابەشکردنی مۆشرە بۆ فەرمانبەران بکات موچە خۆران. باشە بەڕێز شێروان ئێوە لە بەغدان پێتان وایە نیەتێک لە بەغداوە هەبێت دوای کۆبوونەوەی سبەی ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەی چەند لیژنەیەکی دیکە بەرحاڵە و فشارانەی کە لەسەر سوودانی هەیە کۆتای ئەم هەفتەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت ئایا ئەو پابەندی ئەو ڕێککەوتنە دەبێت؟ ئەمنەوەی دەبینم نەخێر یعنی بەغدا یان محەممەد شیع سوودانی یان لەیانی سیاسی سەرکردەی شیعە ئەوڕۆ ڕۆژیان ئەوڕۆ جژنیان ئەوڕۆ کە دەبینین هەرێمی کوردستان یان کورد یان موچەخۆران یان خەڵک لە حکومەتی هەرێم عاجزن ئەوڕۆکە شەقامی خۆیان پێیان خۆشە کە هیچ خزمەتیان نەکردیە عکسەوە ئەم دەبینم چەند ڕۆژێ دابێت حکومەتی بەغدا سەقفی مەتایب خۆی بەرزتر دەکەتەوە لە بەرامبەر حکومەت هەرێمی کوردستان ئەگە حەزیان لێبیت ئەو پێشی مانگەکە پێشی 20 ڕۆژە یان ڕۆژی پێشەمە سلفەیک بە قەرزی پارە حکومەت پارەی هەیە هەناردەی هەرێمی دەکردوەتی بە ئەو مانگی 5 بە ئەو خەڵکانی کە لەو قێرانە با چارەسەر بکەین بە زیارە حکومەت ئەو پلانی هەیە کە وەکو تەخدیری کە بەنجێکە لە بۆ حکومەت لە بۆ هاوڵاتی ئەوڕۆکە بەیانی دووبیانی یعنی دونێ نیورانێ دوای نیورانێ بە تەکید دوای نیورانێ یعنی ئەو بیانەکانی کە هەبی ئەو لیستەکانی کە مانگ 5 باش دوای ئەوەش دیارە ئەوڕۆکە کە هاتینە بەغدا ڕاستیەوە زانیاریمان کە هەیە تەیف سامی ئیمزای تەمویلکردنی وەزارەتی دارایی حکومەت هەرێم ناکات. کەواتە هیچ هیوایەک بە بەغدا نەماوە. ئەمە یعنی نەمتمان یعنی ئەمەش زۆر سەیرە نە ئەمە نە وەزیر نە کەسمان یعنی قسەمان نەماوە یعنی بڵێن دەلێت دەرەچیت نا دەلێن نا یعنی هیچ نەماوە تۆوە کە سەرۆک وەزیران کە قسە ئەکات پیش 1-2 ساعتێکە پەشمام دە قسەی خۆی سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان سەرۆک حکومەتی عێراق دەگەل وەزیران کۆبنەوەی تایبەت واژیان کردیە ڕێکەوتنیان کردیە دوای 4 ساعت پەشمان بیتەوە زیاتر مەتمانە بە چێمە یعنی شەکەت یعنی زۆر سەیرە یعنی ئەمە ڕێکەوتن کردن ڕۆژی پێنجشەم بەڕێز دکتۆر فواد گوتەوە هەفتەیە موچە دێت وەزیرەکان گوتیان تەواو موچە دێت ئەوڕۆکە تەیف سامی ئیمزا ناکات یعنی باوەڕ بە چ بکەن زیاتر ئەمەش دەزانین یعنی دەبێت حەلە کۆتایی بێت لە بە ئەو بابەتە یان حکومەتی هەرێم و سەرکردەی کورد پێکەوە دانیشن لەگەڵ بەغدا کۆتایی بۆ بابەتە بێت ڕۆژانە ئەو لیژانە کە کرایە ڕێکەوتن کرایە حکومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو مەرجانەی کە هەناردی ڕەشوسەکەی هات ڕۆژی چوارشەم تەواو بەڕێز بافڵ تەلەبانی سەرۆکیەکەتی نیشتیمانی هاتە بەغدا ڕێکەوتن کرا کۆبنەوە کریا واژوو کریا ئەوڕەکە دوای پەشمان بینەوە داوای هەندێک مەرجکتنیان کردە ئەوە ناشتە سەرەت و ڕۆژان لەسەر مستەوای ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران واژوو بکرێت ڕێکەوتن بگرێت و چەند سەعاتێکە ئەو واژووە ئەو ڕێکەوتنە قیمەتی نەمینێت. باشە بەڕێز دووبەردانی با لە کۆتاییشتا پرسیاری بڕیارەکەی دادگای باڵای فێدراڵیت لێ بکەم لەبارەی ئەو سکاڵایی کە بۆ هەڵوەشانەوەی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان تۆمار کرابوو دادگا بڕیاری دا کە ئەم سکاڵای هەڵبوەشێتەوە ئەمەتان پێچۆن بوو و ئایا تا چەندە گرنگە کە دادگای باڵای فدراڵی لەسەر ئەم بابەتە بەم شێوازە بڕیاری داوە؟ ئەمە بەداخەوە یەک لە کێشەکانی کە هەیتمان بینی لایانی سیاسی ئەو ناکۆکی هەیە یان ئەو کێشەکان ناو هەرێمی کوردستان هەیە ئەو بەڕێزانە کە ئەو کێشەکانە دەینە بەغدا یان دادگای فدرالی یان ئەو بریارەکان
ئەم هەموو دزانین و لایانی سیاسی دەگەل بەغدا دوای دەستکێشانەوەی بەڕێ جاسم عمەیر کە ئەو دادگەیەکی سیاسیە لەبەر بەرژەوەندی هەندێک لایانی سیاسی بە تایبەت بەرانی شیعە و دەگەل هەندێک کوردستانیش دەگەلیانە یعنی ئەمە چەندین نەقل قسەمان کرد لەڕێ کەناڵتان و کاڵاندیکە دادگای فدرالی هیچ بەرژەوەندی هەرێمی کوردستان یان کورد تێدا نییە ئەوەی بەرژەوەندی خان تێدا هەیە ئەو ڕۆکە یعنی ئەوە یەکەمین بریارە دوای ئەو گۆڕانکاری کە کردە دادگای فدرالی کە ڕەدی داوای ئەو بەڕێزانی کردی بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان دەبێت پارتی وێکەتیش ئەوە بزانن ئەوە یعنی لە ئایندەش دەبێت حکوومەتێک بە زۆرترین کات پێک بێن یەک لە کێشەکانی بەغدا و هەرێمی کوردستان و ناردنی موچە لەو ناکۆکی بینی پارتی وێکەتی هەیە ئەو تاخیربوون و کە حکوومەتی دەیان پێک نێت بە تاکی زەغت بەردەوام دەبێت و باجەکەیشی موچە خۆران و هەرێمی کوردستان وا دیارە دەبێت ئەو باجەی ئەو ناکۆکیە بینی لایانی سیاسی بە تایبەت پارتی وێکەتی. زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی.